سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسووی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی سلێمانی بە پارالێل ئێواران زانکۆڵایی هەروەها پارێزگا و گشتیەکانی تاوەکو سوودیان لێ ببینین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. ئەو کۆنمرانەی لە ساڵی خوێندنی 2022-2023 هاتوونەتەوە وەکو بناغەیەک بەکاری بێنین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایی. ئێوەش لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. خۆشەویستانم لەم ڤیدیۆیەدا و لەم خشتەی کە لە بەرچاومانە باسی کۆلێژی پەروەردە لە زانکۆی سلێمانی بزانین بەشەکانی هەریەکە و زانکۆڵاین پارالێل ئێوارانی چەندە و پارێزگا و گشتەکەی چۆنە تاوەکو بەرچاو ڕوون بین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. خۆشەویستان لەگەڵمان بن بۆ ئەوەی کەمترین کۆنمرەکانتان بۆ بخوێنینەوە. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی سلێمانی بەشی بایۆلۆجیە کە بەشیشی زانستیە و زانکۆڵاینی پارێزگای 75.9 و گشتێکەی 81.614. پارالێلی پارێزگا 69.524 و گشتێکەی 75.6. دووەم بەشمان بریتە لە کیمیا واتە بەشی کیمیا لە کۆلێژی پەروەردەی زانکۆی سلێمانی 7.431 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 8.189. پارالێلی پارێزگا 64.281 و گشتێکەی 75.638. سێم بەشمان لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی سلێمانی بریتە لە بەشی ماتماتیک 66.26 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 75.434. پارالێلی پارێزگا 61.5 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردە بریتە لە بەشی فیزیک کە 63.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.898. پارالێلی پارێزگا 57.9 و گشتێکەی 67.522. خۆشەویستان ئەوەی باسمان کرد لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی سلێمانی بەشەکانی هەمووی زانستین و هیچ بەشێکی وێژەیی تیان نیە، بۆیە زۆرجار پرسیارەکرێت لە کۆلێژی پەروەردەی سلێمانی پرسیاری بابەتی زمانی ئینگلیزی یا زمانی عەرەبی یا هەر بابەتێکی ترەکەن. ئەمە لێرەوە پێتان بڵێم لە زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردە 4 بەشی زانستی تێدایە کە ئێستا ئێمە لەو خشتەیەدا کۆنمرەکانمان بۆ ئەوی خۆشەویست باس کرد تاوەکو دڵنیا بنەوە لەوەی ئێمە ئەزانین کە ئەم بەشانە تەنها زانستین و هیچ بەشێکی وێژەیی تیان نابێت. خۆشەویستان هیوادارین سوود لەم کۆنمرانە ببینن کە ئێمە بۆ ئەوی خۆشەویست باسمان کردوون تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوود بەخش بێ بۆتان و ئەو بەشانەی کە ئارەزوومەندن بە پوختی هەڵیان بژێرن. هیوامان سەرکەوتنتانە، ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.